هاوشێوەی هەموو جیهان و وڵاتان و ڕێگری لە بڵاوبوونەوەی نەخۆشی ڤایرۆسی کۆڕۆنا لە هەرێمی کوردستانیش لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی ئەم ڤایرۆسە و چۆنیەتی گرتنەبەری ڕێکاری ڕێگری لەم نەخۆشیە کۆبوویەوە. لە دوای کۆبوونەوەکەش دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێم و بە هاوبەشی سەرۆکی ڕێکخراوی تەندروستی گیانی لە عێراق کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیان ئەنجامدا. ئیجراعاتەکان لە کاتی ئێستادا زیاتر تەرکیز لەسەر گەشتیار دەکرێت، ئەو گەشتیارانەی کە هاتوچەی وڵاتی چین دەکەن یانش ئەو وڵاتانەی کە لە دەوروبەری چین و ئەو نەخۆشەی تێدا هەیە بە سەبارەت بۆ هاوڵاتیانەی کە لە وڵاتی چین ئازادن لەوەی کە دەگەڕێنەوەیان ناگەڕێنەوە، بەڵام ئەوەی دەگەڕێتەوە هاوڵاتی وڵاتەکەی خۆیەتی و هاوڵاتی هەرێمە و ئێمە پێشوازی لێ دەکەین و بە هەموو ڕێزەوەش ئەم ئیجراعاتانەی دەکرێت بۆیان جێبەجێ دەکرێت. لە بەشێکی تری کۆنگرە ڕۆژنامەوانێکەدا سەرۆکی ڕێکخراوی تەندروستی گیانی لە عێراق ئاماژەی بەوەدا کە هاوشێوەی هەموو گیان ئێمە لە عێراق و هەرێمی کوردستان ئەمانگی باش و میکانزمی باشمان بۆ ڕێگری لە هاتنە ناوی ئەم ڤایرۆسە گرتۆتە بەر خۆشبەختانەشی حاڵەتێکیش تۆمار نەکراوە. ئێمە وەکو ڕێکخراوی تەندروستی جیهانی لە عێراق و هەرێمی کوردستان هەماهەنگیمان بەردەوام دەبێت بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم نەخۆشیە و خۆشبەختانە تاوەکو ئێستا هیچ حاڵەتێک لە عێراق تۆمار نەکراوە. ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕای دەگەنێ ئێستا وڵاتی چین سەرچاوی نەخۆشەکەی دۆزیوەتەوە، بەڵام ڕێنمایە جیهانیەکانیش بڵاو کرانەتەوە لە پشکنین و چاودێریکردن بۆ ئەوەی ئەم ڤایرۆس و نەخۆشیە نەبێتە نەخۆشێکی کوشندەی جیهانی. هەریات کەریم، گەلی کوردستان، هەولێر.